چینە لای بەڕێز کاک مەسعود عەبدولخالق شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی. کاک مەسعود سڵاو لێبێ، ئەمکاتت باش، سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان. بە خوێندنەوەی تۆ ڕێکەوتنی حەماس ئیسرائیل ڕێکەوتنێکی کاتیە یان ئەکرێ بڵێن ڕێکەوتنێکی هەمیشەییە، ئیتر جەنگ لەوێ ڕووناداتەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، وەڵایە وەڵامی ئەو پرسیارەی ئاسان نییە، بەڵام بەوەی دەچی کە کۆتایی جەنگبی هەرچەندە هەندێک کێشە هەیە لە قۆناغی دووەم و سێەم، چکەوە قۆناغی یەکەمە، ئەو ڕێکەوتنە سێ قۆناغە، هەر تەواوە ڕێکەوتنە لەسەر 20 مادەکەی ترامپ، بەس مادەی 1 و 2 هەڵگرتیە لە بۆ کردیانە قۆناغی دووەم و سێەم کە پرسی چەکدانانە، پرسی ئیدارەی غەزەیە، ئەو مەجلیسە ئینتقالیە، نە لە حەماس پێک دێ، نە لە سوڵتەی فەلەستینی بە حیساب خەڵکی تەکنۆکرات دێ، و مەجلیسێک دروست بووە بە ناوی مەجلیسی سەلام، ترامپ بەخۆی سەرپەرشێ. ئەوانە قۆناغی سەختن لە بۆ حەماس و لە بۆ فەڵەستین و لە بۆ ناوچەکە، بەڵام بەگشتیەوەی من ئاگادارم حەماس تەنها دژی ئەوەیە دەرێ نابی فەڵەستین بێخرێتەوە ژێر مەجلیسی وسایە، مەبەستی ئەو ئەنجومەنی ئەوی ناوی لێندرایە سەلام. لای ئەمریکا و ترامپیش ئەو ئەنجومەنە لە هەمووی گرنگترە، و ئیسرائیلیش بەوەی ئیقناع بووە کە ترامپ بەخۆی سەرۆچتی، و ئەو دەوڵەتانەی کە بەشدارن، مسرە، قەتەرە، تورکیایە، ئەوانە ڕاستی یعنی وەکو برێی جێ سیقەی ترامپن، واتە بەرنامەکەی ئەو 20 مادەی ترامپ جێبەجێ دەکرێت. بەڵام لەو دەمەی قۆناغی یەکەمیان کە هێنایتە پێش، پرسی گۆڕینەوەی دیلەکان و ئازادکردنی زیندانی، زۆر قۆناغێکی سەخت نییە، ئەوە ئاسانە، ئەوە بام و دیبلۆماسیەتی ئەو ئیشە دەکرێت کە قۆناغێکە هەتا 2 ڕۆژکە تاوا دەیبست. قۆناغەکان کە بەڕای من تا ڕادەیەک سەختە. باشە کاک مەسعود، هەندێک پێیان وایە کە ئەم قۆناغە بۆ ئیسرائیل گرنگە کە قۆناغی ڕزگارکردنی بارمتەکانێتی، ئیتر دوای ئەوە سەخت نابێ بۆی بەو مانایی کە ئەگەر زۆر بەدڵی نەبێ ئەکرێ پابند نەبێ بە ڕێکەوتنەکەەوە. خۆ ئەوە ڕاستە، یعنی ئەو لە ڕووی تاکتیکی بزەبت ئەوە وایە، لەبەر هەندێک ئیسرائیل بۆی ڕازی بوو خاڵی یەکەم و دووەم ئەوەی لە پرۆژەکەی ترامپ تەعجیل بکرێ، حەماسیش بۆی ڕازی بوو کە یەکەم جار ئەو ئیشە بکرێ، نەک یەکەم جار ناوی ئەوی پێی دەگوترێت نەزع سیلاحیان چەککردن بڕێک ناخۆش بوو لە قۆناغی یەکەم، لەبەرەوەی هەر لە بەرژەوەندێکیان لەوەی هەبوو ئەو پاش پێشە لە مەبادیەکانی ترامپ بکەن. بەڕای منەوە دەکرێ، ئەوە زۆر زەحمەت نییە، بەڵام بالفعل قسەکەت ڕاستە، لە بۆ حەماس نا، بەس لە بۆ ئیسرائیل ئەوە دەستکەوتەی گەورەیە کە زیندانیەکانی یان بارمتەکانی ڕزگار بکرین. کێشە ئەوەیە ڕاستی وڵاتانی عەرەبی، تورکیا، سووریا، هەرچی لەو ئیشەیدایە هەمووی متتەفقن کە حەماس لە دەسەڵات نەمینێ، یعنی ئەوە بەداخەوە عالەمی ئیسلامی وای بەسەر هاتووە، هێشتا خەڵکی ئیسلام خوازیان ئەوانەی عەتفیان لەگەر حەماس هەیە هێشتان پێدەچی ئەوەیان هەست پێ نەکردوی، هەر قۆناغی یەکەمیان خینتەوە، قۆناغی دووەمی سوێمیان زۆر ئاگا لێ نەبی. ڕاستیەکەی زۆر خۆش نییە ئەو قۆناغە، ئەمە وەکو کورد زۆر دڵمان بۆ، یعنی ئەگە تێبگەین باش مانایەکی تریە، مانایەوەیە لە خارجی دەوڵەت چەکدار نامینێ، کە ئێمەش لە خارجی هەموو کورد لە خارجی دەوڵەتە، بە معنای ئەوەیە هەم حرەکاتی ئیسلامی، هەم بزوتنەوە ڕزگاری خوازی میلەتان، هەردووچیان لە دوا قۆناغی هەناسەدانن. یعنی ئەوە هەر دوو نمونەکەش ئەوەیە، حەماس و غەزە، قەندیل و گەریلا، یەکیان نوێنەرایەتی بزوتنەوەی ئیسلامیە چەکداریەکان دەکەن، ئەوی تریشان تەمسیلی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانیەکان دەکەن. هەردووچیان ڕاستی چاردەورە دراون بۆی کە دەبێت چەک دابنێن، ئەو یەکەچیان تەقریبان داخلی ئیتیفاقیەکەی بوو، ئی قەندیلیش داخل بووە، بەڵام ئەوەی بەرامبەری چەکدانانەکەشی زۆر قبول نییە، کە یعنی هەردوو باڵ بابرین، باڵی بزوتنەوەی چەکداری ئیسلامی، باڵی بزوتنەوەی چەکداری نیشتیمانی، ڕاستی لە ئاستی جیهان لە قەیرانێکی زۆر گەورەتە. بەڵام هەز ناکەی ینی کاک مەسعود مەسەلەن جیاوازیەک هەیە، ینی بۆ نمونە حەماس تا ئەو کاتێک کە 7 ئۆکتۆبەر ئەنجام دەدا
بەو شێوازە لەلایەن گیانەوە ڕەتکراوە نییە وڵاتانێکی زۆر لە ناوچەکە پشتیوانی دەکەن بۆ گەریلاکان یعنی کە خۆیان بەخواستی خۆیان چوونەتە نێو هەنگاوێکەوە کە هەنگاوی پرسی ئاشتیە و مەسلەی چەکدانانە و بەڕاستی ئەوە نییە بڵێن وەکو حەماس ئێستا بە زۆر چێکی پێ دادەندرێ ڕاستە ڕێکەوتنە بەڵام ڕێکەوتنەکە دەڵێن بە شەڕ چەکدادنەی یان بە خۆشی خۆ دایدەنی بەس ئەمە بۆ گەریلاکان ڕەنگە جیاواز بێ ینی دۆخەکە دوو دۆخی جیاوازە وای ناخوێنیتەوە تۆ یان هەر لەسەر بۆچوونەکەتی کە پرسەکە گرێدراوە بەیەک ناگرێدراو نییە بەڵام لە پێشی ئەوەی هەفتی ئۆکتۆبەر حەماس بەو کارە هەڵسێ ئەوە لە گۆڕێ بوو ئەو نەقشە و پلان هەر نظامی دووەلی یان ئەوەی ترامپ بەڕێوەی دەبا یان ئەو گەشەکردنی تەکنۆلۆجی عسکەری وای لێ کرد کە بزوتنەوەی چەکداری بەسیط ینی با بڵێم چەکی دەستی چ بزوتنەوە ئیسلامیەکان چ بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی چەکە چیش قەرنی هەژدە و نۆزدەیە لەگەر چەکی ئێستا بەراورد ناکری یعنی خۆی وەکو بێ پرسەکی تاریخی بوو حتمێتەکی تاریخی بوو ئەوە دەهاتە پێشکە دیچیتر بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی ناتوانانی بە چەکداری ئامانجەکان بێنتە دی طبعا ئەمە نمونەی کورد پێدەچی ئاخر نمونەبی ئەو معنای ئەوە نییە کە چەکداری لە تەنگزەیە بەڵام بزوتنەوەی ڕزگاری خواز لە تەنگژەبی ئەگەر لێبی ئەوها نییە ئەوە جیایە هەرچی حەماسە ڕاستی هیچ وڵاتێک لە پشتیان نەبوو ئەوی پێ دەگوترێت محوەری مقاومە حیزب الله و ئێران و تاڕادەیەک یەمەن و لە ناوە خۆش لەگەر بزوتنەوەی جیهاد و جەبهەی شعبی ئەوانە پشتیوانیەک بوون بەڵام ئیسرائیل گورجی زۆر گەورەی لە پشتیوانیەکانی حەماسدا حەماس باش خۆی ڕاگرت یعنی هەموو بەرەی مقاومە باشیان خۆڕاگرت بەڵام تەکنۆلۆژیای و سەردەمە ڕاستی وەزعی گۆڕی چۆن وەزعی گۆڕی تەمان سێ چار شت هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕۆژە ئیتفاقی ئیبراهیمی هەیە کەناڵی داوت هەیە ئەوجا پرۆژەی ئەیپی دەگوترێ ترامپ نەتەنیاهۆ هەیە خۆی ئەو بوو ترامپ نەتەنیاهۆ چی کرد یان نەتەنیاهۆ گوتی ئەمە وەچی شەرق لە ئەوسەد دەگۆڕین وەزێک لەگە سنووری نییە لەگە هاوسەنجی هێز بوو هاوسەنجی هێزیان تا ڕادەیە گۆڕیە منارم سەتاسەد بەس ڕۆژ ئیسرائیل ئەگەر نەژڕین سەرکەوتووە خۆشنیە و کەلیمە ڕەنگە برین زۆر زاڵە زۆر زاڵ بووە بەسە ناوچەکەدا زۆر جایە ئیسرائیلی ئێستا و دو ساڵەوە پێش زۆر جودایە وڵاتانی عربی هەموو یارمەتی دەرینە تورکیا یارمەتی دەریتی سووریای نوێ یارمەتی دەریتی بۆ دەڵێ خۆش نییە گەر بڵێن ئیسرائیل سەرکەوتووە پێ دوای ئیسرائیل سەرکەوتووە دەزانی چۆنە دائیمان ئێمە دژی زاڵم بین لە ئەنگری مەزلوم بین ینی دژی ناحەق بین لە ئەنگری حەق بین ڕاستە وڵاتانی عەربی وڵاتانی ئیسلامی بەرامبەر کرد زۆر ناحەق بووینە زۆر بەڵام ئێمە ینی دەبی ئاگامان لەوەی بی چکە بە خۆمان وەکو ئینتیمای حەزاریمان سەر بە بزوتنەوە ڕێزگاری خوازی جیهانین نەک داگیرکەران لەبەرەوەی هەر ناحەقیەک دەکرێت هەر زاڵمەک بەسەر مەزلومدا زاڵبی کاریگەری لەسەر ئێمەشەیە لەسەر سایکۆلۆجێتی ئێمە لەسەر وجودی ئێمە لەسەر ینی هەتا لەسەر ئینتیمایەکەش هەیە لەبەندێ ڕاستی ئیسرائیل زوڵمەکی زۆر گەورەی لە میلەتی فەڵەستین و لە غەزە کردیە ڕاستە ئەوانیش بەرگری خۆیان کرێ بەڵام دەکرێ برێن شتەچ برین ئەو بەرگری حەماس کردی بەڕاستی بێوێ نەبوو ئەو بەرگری کە قەندیل دەیکا بەڕاستی بەرگریەکی بەقووەتە بەڵام تەکنۆلۆجیای بەرامبەر زۆر بەهێزە وای کرد ئاخیری حەماس و بابرێن ئەو جەبهەیە بە 20 مادەکەی ترامپ ڕازیبی 20 مادەکەی ترامپیش ئەوەیە کۆتایی بەو دیاردەی چەکداری دەینی کۆتایی بۆی دەینی ڕاستی حەماس سڵتەبی لە غەزە کۆتایی بۆی دەینی کاک مەسعود ینی پێدوان ئێمە هەر کۆتایی حەماسە یعنی کۆتایی چییە دەبێت چەکەکانیان تەسلیم بکەن لەوێ نەمێنن هیچ ڕۆڵێکیان نەبێ نەگەرەوەی ڕۆڵیشان نەبێ هەر لەوێش نەمێنن بسنا و وڵاتانی کە دواتر مەسەلەن قبوڵیەوە دەکەن کە
ئەندامەکانی حەماس لەوێ نیشتە جێبن ئەویش هەڵبەتەوە وڵاتی ئاسایی نەگوەکو سیاست بکەن لەوێ ئەمە کۆتایی ئەو بزوتنەوەی نییە؟ دەزانین چۆن ئەوە ئێستا ئەو گفتوگۆی کە لە قاهیرە کرا هەندێک تعدیلاتی تێدا کرایە وەکو من زانی بم ئیجباری نیە دووشتە یەک حەماس ڕاستە چەک دادنێ لە قۆناغی دووەم و سێەم بەڵام دەتوانی لێوێ ببینێتەوە ئەگە حەزیشی ئەو اختیارە درایتێ ئەگە ویستیشیان بڕۆن لەوێ دەتوانن بڕۆن مەجلیسی سەلام کە ترامپ بەخۆی سەرپەرشتی دەکات تۆنی بلێری بەریتانیا جێگرەکەیتی مەجلیسێک دروستە پێدەچی هەندێک لە وڵاتانەش بەشدار بن تورکیایە مسرە قەتەرە تا ڕادەیەک ڕەنگەوانە ئەو مەجلیسە حکوومەتەکی دروست دەکە حکوومەتەکی ئینتقالی پێک دێ هەتا لە سوڵتەی فەڵەستینیش نییە ئەخر لەبەرچی ئێستا سوڵتەی فەڵەستینی مححمود عەباس خۆی حازر کردبوو کە ئەو هەموو مەینەتێ بەسە حەماس و بەسە غەزەدا بێ ئەویش بچی لە جێی واندا بنیشی و ئەوان پاڵەکی بۆنێ ئەوەشی لە بۆ نهاتە دی باش بەڵکو سوڵتەکی ئینتقالیە لە تەکنۆقرات معنای چە بە معنای حکوومەتی کار حکوومەتێک تەنها تعمیری غەزە بکاتەوە پێچی بەشە سیاسەکەی بکەیتە دەست ئەو مەجلیسەی ناوی لێنرای مەجلیسی ئاشتی مەجلیسی سلم خۆیەوە هەمان ئەوەی سەرەتای سەدەی بیستەمە کە کۆنگرەی سەلام لە پاریس کرا و عوسمانی لە ناوچەکە دابەش کرا و ئەو مەجلیس سەلامە ڕسمی ناوچەکە دەکەن بەڵام دووبارەی دەکەمەوە کوردەبی ئاگای لەوەی بی دەستکاری سنوور نییە نابی ئاگای لە خۆبی قسەی گەورە یان هەنگاوی گەورە بنێ یان باسی دەوڵەت بکە دیسان خۆی تووشی بەڕایەکی زۆر گەورە نەکە چکەوە لە نەخشە و پلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدانە بەڵام وەکو حرەکەی کوردی بەڕاستی لە مەعادەلەکەدایە ئەم باو قسەت لە بۆ بکەم بەس وردە وەکو بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمان لە مەعادەلەکەدایە لەو پرۆژانە بەڵام وەکو باڵە سیاسیەکان پارتی یەکێتی پەکەکە هەتا ئەو ساتەش لە مەعادەلەکەدانە ئەجەوە خەلەلەکە مەجای ڕاستکردنەوەی هەیە باشە کاک مەسعود مەبەست لەوە چییە دەڵێ لە معادلەکەدا نین؟ وەڵاهی ئەوە بڕێک زۆر دوور درێژ دێ بەڵام هەر بە کورتی خۆی دەبوابی کورد یعنی بە تایبەتی باشوور کە هەنگاوی زۆر گەورەی بڕیا لە عێراق بەشدارە نەک هەر بەشدارە تقریبان شەریکایەتێکی تەواوی هەیە ڕئیس جەمهوری هەیە وەزیر خارجی هەیە ئەو مەجالە دیبلۆماسیەتی کوردی زۆر بە قووەت دەکرد ئەگەر سەرکردایەتی کورد وازی لە هەندێک شتی بەسیت وەکو کۆمپانیا و موچە و نەوت و داهات و کێشە لەوێ ئەو کێشانەی دروست نەکردا باە ئەوەی احتیمامی بۆی دابایە چۆن لەسە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان احتیمام بە ڕئیس جەمهور و وەزارەتی خارجی و عێراق بدا کە لێ پێکەکانی خۆی بەهێز بکەن نەک بی کێشا بایەوە بەرەبەرا ئەو خەڵکی لەوێندە کێشاوە بە ناوی جیاجیا بەڕاستی سەرکردایەتی کورد وەکو برەی لەو ئاستە نەبوو کە ئەوەی ئێستا دێتە دی لەبەر هەندێک وای کرد کە بە تایبەتی برادرانی پارتی زیاتر لە پێشەوەن بەڵام برادرانی پارتی شتەچیان کردم یەک نمونە لە بۆ دەینم ڕەنگە وەڵامی هەمووی بی برادرانی پارتی لە عیلاقاتی دووەلی خۆیان کێشاوە هاتنەوە عیلاقاتی ئیقلیمی با بڵێن ئەو عیلاقەتە بە قووەتەی پێشان لەگە دووەلی هەبوو یەخستیانە بەردەستی تورکیا عیلاقاتیان لەگە تورکیا هەیە تورکیاش بەڕاستی مناوەڕی زۆر مەترسیدار دەکات لە بۆ سەکورد تورکیا خۆشی ئەوەندە مەرغوب نییە ئەوەندە بە قووەت نییە لە ڕۆژهەڵاتی ڕاست کەواتە کورد چوە دەستی دوو ئەوە برادرانی پارتی شەرحم کرد کە لە بەرچی لە معادلەکەی دانیە یەکێتیش هۆیەکەی وازح دیارە برادرانی قەندیلیش دیارە باشە کاک مەسعود بەڵام لانی کەم لەم هەموو جەنگی لە ناوچەکەدا ڕوودەدا ئێمە ئەم هەرێمەی کامانە توانیمانە یعنی هەرێمەکە بپارێزین تێوە نەگلێ لە هیچ جەنگێ پریشکی ئێماگرانە نێتە نێو هەرێمەکە مەش بۆ خۆیەر دەستکەوتە لەم زروف و زەمانەدا بگەڕێمەوە بۆ باسی غەزە ینی زۆر جار ڕووداوێک لارجێکێک ڕوودەدا ئێمە لێرە لە باشووری کوردستانەوە یا خۆ ئەو بەرەی پێی دەوترێ ئیسلامیەکان و ئەوانی دیکە دەبنە چەند بەرەیەکەوە هەندێک دەڵێن فڵان لا سەرکەوتووە ئەو دەڵێنەوە لا سەرکەوتووە ئایا ئەکرێ بەمە بڵین سەرکەوتن بۆ حەماس کە ئەو هەموو شەهید و قوربانیە دراوە
بوونەوەکاریەوەی کە وڵاتەکەیان وێران بێ وڵاتێکی خاپور بەمە دەوترێ سەرکەوتن یان ئەوەی کە دەوترێ بەڵێ سەرکەوتن لەبەرەوەی ئیسرائیل ینی پیشانیدا بۆ جیان کە وڵاتێکە جینۆساید دەکا لە هیچ ناگەڕێتەوە ینی حەزەکەم ڕوانینی تۆ بزانم ئەوەی حەماس بەدەستێنا سەرکەوتن بوو زانی بەشی یەکەمت گرنگ بۆ ئیشبا لەسەرەوەی ڕابوەستم ڕاستی هیچ جۆرە هەڕەشەیەک لەسەر کوردستان نییە هەر تەبیعەتی ئەو پرۆژە و وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وای کردیان نەک لە حیکمەتی سەرکردایەتی ویان ئێمەی کورد خۆی دەنا ئەماوەندە زۆر بە حیکمەت نینە هیچ ئێستا هەڕەشە لەسەر ئێران هەیە لەسەر عێراقەیە لەسەر لبنان لەسەر وڵاتان لەسەر تورکیا لەسەر سووریا هیچ هەڕەشەک لەسەر کوردستان نیە یعنی ئەوە الحەمدلله جێی دڵخۆشی ئەگەر بەڵ شەرتی ئەگەر بە خۆمان فاولی زۆر گەورە نەدەین ئەبەز ئەوەندەی نەکەین ئەمە هەڕەشەمان لەسەر نییە سەلامەتە کوردستان و مستەقبەلێکی باشی هەیە ئیشاءالله لەبارەی ئی دووەم دەزانی ئێمەی کورد بمانەوێ یان نەمانەوێت لە تەصنیفی جیهانی ئەمە لەگەر بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کەواتە ئێمە دەبی ئەگە بە دڵیشبی دەبی لای ئەوەی بین لای ئەوانەی کە مەزلومن لای فەڵەستین بین بەڕاستیەکەی بەڵام ئەمەیان تێبینیەکم هەیە لەسەر ڕەوشەنبیری کورد چ ئیسلامی چ ئەلمانی لەو گۆڕەی ئیسلامی ئەلمانی ڕۆشنبیری ئەلمانی زۆر دژی ئاینە بەشی زۆری ئەم هەمی ناریم ئەوە زاهرێکی زۆر خراپە ئەو جارە ڕەوشەنبیری ئیسلامی وەکو ڕەوشەنبیری ئیسلامی تورکی ڕەوشەنبیری ئیسلامی عەرەبی نییە ڕەوشەنبیری عەرەبی و تورکی و ئەوانە وڵاتەکەیان ئەوەندە خۆش دەوێت ئاینەکەیان جاروێ دەکەنە فیدا تەماشای سووریا کە لە پێناوی وڵاتەکەی چ لە ئاینەکەی دەکات یعنی وڵاتەکەیان زۆر لا گرنگترا عروبیان لا گرنگترا و تورکی لا گرنگترا ئەمە نامانەوێت ئیسلامی کوردستان وابی بەڵامە دەمانەوێت لەو گۆڕەی دژی وڵاتەکەی نەبی لەو گۆڕەی دژی بابلین کوردستانی سووریا نەبی کوردستانی تورکیا نەبی یعنی ئەو خەلەلە لە ڕەوشەنبیری کوردی ئیسلامی و ئەلمانی هەیە پێویست بۆی دەکا وەزارەتی ئەوقاف یان وەزارەتی ڕەوشەنبیری یان حیزبەکان یان ئەنجومەنێک پێک بێ ئەو خەلەلەی ڕاست کاتەوە حیوارێک دروستکە لە بینی ڕەوشەنبیری ئەلمانی و ڕەوشەنبیری ئیسلامی لەسەر ئەساسی ئەمنی قەومی کوردستان لێرە ڕێککەوین ئاتەمەشاکە حەماس لەگەت جەبهەی شعبی چەند ڕێکە ئێستا جەبهەی شعبی حرەکەیەکی مارکسیە جەبهەی شعبی نارێەوە ئیسلامی ئەمن ناچم لەگەری نابم وەکو مارکسیەکانی کوردستان کە بە هیچ نەوعەک نزیک ئیسلامی ناکەون بە هەمان وەسف حەماسیش نارێ ئەمن دیندارم نێزی مارکسیەکە ناکەم دەرێ نە وڵاتەکەم پێویستی بۆی هەیە ئەمێن لەگە مارکسی لەگە غیرە علمانی لەگە هەمووان ڕێکەوم دیفاع لە وڵاتەکەی بکەم ئەمە دەوانێت ئەو نمونە جوانەی حەماس و جەبهەی شعبی لە کوردستانیش هەبی مسلمان ئیسلامیەکان علمانیەکان مارکسیەکان پێکەوە یەکڕەئی بن لەبەرچی یان هیچ پێویست بۆی ناکە ئەوانە لێرە لەسەر قەزیەکی وەکو فەڵەستین یان قەزیەک لە جەیەک ڕوودا کوردستان دابەش دەبی یعنی هەر دیارێک لە جیهان ڕوودا یان ئیسلامی لە ناوە خۆش دابەش دەبن یان حتا ئەلمانیەکانیش لە ناوە خۆ دابەش یعنی دابەشێکی یەکجار زۆر لە کوردستان هەیە کەەوە پێویستی بە چارەسەرکردن هەیە باشە ینی بە بڕای تۆ ئەبێ جۆرێک لە کوردبوون و کوردایەتی پێش مەسلەی دینەکە بخەن ینی ئەوەندە بەرمەبنای دینەکە بڕیار نەدەن من وها نارم دینەکە واد لێ دەکە ئەگە بەڕاستی بە جوانی دینەکەی بگری واد لێ دەکە ئەتوو دیفاع لە نیشتیمانی خۆت بکەی دیفاع لە کوردستانی تورکیا بکەی دیفاع لە کوردستانی سووریا بکەی دیفاع لە کوردستانی ئێران بکەی دینەکە واد لێ دەکە ئەگە بە جوانی بگری خۆی هەم ئەلمانیەکان مارکسیەکی ڕاستەقینەنینە یان دیموکراسی و یان لیبرالیەکی ڕاستەقینەنینە هەم ئیسلامیەکانیش دڵسۆزیان هەیە بەڵام ڕەنگە باش لە ئاینەکەیان نەگەیش دەنە ئاینەکە واد لێ دەکە ئەتوو دیفاع لە نیشتیمانی خۆت باشتر بکەی لەبەرچی زاڵمەتی وەکو تورکیا یان ئەو زوڵمەی لە ئێران لە کوردی دەکرێت ئەتوو لەبەرچی لایەنگیری ئەوبی لەبەر ئەوەی تۆ کەمە ئایدۆلۆجیەیەکی بەزار لەگە تو هەیە نە دین ئەسڵ پێشی هەموو شتێک دەرێ دژایەتی زوڵم لە پێش هەموو شتەچە ئەجا و زاڵمە موسڵمانە ئێرانیە تورکیا عەرەبیە یعنی ئەوە ئەو وەکو برێ ئەو مەبدەع نەهاتە پێش بە جوانی
باشە کاک مەسعود دواپرسیارم ینی پێم خۆشە ڕوانینی تۆ بزانم ئەوەی حەماس سەرکەوتن بوو لێرەوە زۆر هاندان هەیە بۆ حەماس سەرکەوتن و پیرۆزە و ینی پیرۆزبایەکی زۆریان لێ دەکەن کە سەرکەوتن ئەیەکرێ بەمە بڵین سەرکەوتن چونکە ئەگەر سەرکەوتن بێ ئەبێ هیوایەوە بخوازین کە ئەم جۆرە سەرکەوتنە بە قسمەتی برا مسلمانەکان بێ لە وڵاتانی دیکەش. خۆی ئەمە دەوی پێمان خۆش بی ئەگە سەرکەوتوو بن بەڵام ڕاستیەکەت پێبرم نەمدەویست ئەو پرسیاری وەڵام دەمە چکە خەڵکێک دری خۆشە ئەتو دری ناخۆشکەی ئەوە قۆناغی یەکەم دەبین قۆناغی دووەم و سێم پێچی ئاگایان لێ نەبی ڕاستیەکەی بەڵێ حەماس باشترین بەرگەی گرت مەقاومەکی زۆر جوانی کرد بە هەموو عەرەبان نەدەکرا بەڵام بری سەرکەوتوو بوو بەمەعنا نە لە سیاست دەزانی نە لە مقیاسی جەنگ دەزانی فەقیری لە چێ سەرکەوتوو بوو یعنی ئێستاوە لە ناو کونا ئەوانەی لێدرایە لە ناو غەزە لەوێ هەتا ئێستا ئەو چ دیفاعات هەر بەس خۆی ڕاگرتەوە هەر ئەوەندەش دەکرێت بە هەموو کەس یعنی ئەوە با بڵین بەڵام بری سەرکەوتوو بوو ناوەڵا خۆش نییە مەرحەلەی دووەم و سێم دەردەکەوی کە وەزع زۆر گۆڕا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قازانجی ئیسرائیل و ئەمریکا و ناتۆ و ئەوانە گۆڕا بەداخەوە حەماس پشتیوانی نەبوو نە وڵاتانی ئیسلامی نە وڵاتانی عەرەبی ئەوەی پشتیوانی هەبوو حیزب الله بوو تاڕادەیەک ئێران بوو ئیخوان مسلمین بوو هەندێک حرەکەی جیهادی بوو ئەوانش زۆر خراپیان لێدرا هەر بەس توانیان خۆیان ڕاگرن کاکە ناتۆ هەوەنتەنی کاکە ترامپ هات 5 تریلیۆن دۆلاری لە وڵاتانی خەریج درای لە بۆ مەسروفی ئەو شەڕی ئەوە حەماس چ بکە لە چێ دەتوانانی لەبەر ڕاستی ئەو منطقە غەڵەتە برین حەماس سەرکەوتوو بوو بەس دەتوانین برین خۆڕاگر بوو لە مانجی داهاتوش هەندشتی ناخۆش دەبینین بەڵام حەزم نەکرد ئێستا هەندێک کەسەیە دڵی خۆشە ئەم برێم دریان ناخۆشکەم. بەڕێز کاک مەسعود عەبدولخالق شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ خوێندنەوە و شیکردنەوەکانت زۆر سپاس.